گۆڕانکاریە ئابوووریانە بە دیاریکراوی پرسیینەوە کە عێراق بەیەکێک لە وڵاتە دەوڵەمەندەکان لە جیهاندا دادەنرێت لە پرسی وزە و بە تایبەتی وزەی ژێرزەوی و نەوت و غاز. بەڵام ئەم نەوتەی کە لە عێراقدا هەیە ئەوەی کە باسی لەوە دەکرێت تا ئێستا هەوڵاتیانی عێراقی لێ سوودمەند نەبوون سەبارەت بۆ بەرزبوونەوەی نرخی یاخود ئەو نزمبوونەوە و گۆڕانکاریانەی لە نرخی نەوتدا بەدی دەکرێت و کاریگەریەکانی لەسەر ئابووری عێراق بە شێوەیەکی گشتی و لە داهاتوودا بۆ ماوەیەکی درێژمەودا دەشێت چۆن مامەڵە بە نرخی نەوتەوە بکرێت کە لە بەرژەوەندی هەم عێراق هەم لە ڕووی داراییەوە عێراق لێ سوودمەندە. لەسەرم بابەتە لەگەڵ بەڕێز بەهجەت ئەحمد وەکو ئابووری ناسێک ڕاستەوخۆ لێرە میوانیە مێ گفتوگوی زیاتر دەکەین. کاک بەهجەت زۆر سپاس بۆ ئامادەبوونت بەرزبوونەوە و دابەزینی نرخی نەوت چیمان پێ دەڵێ؟ زۆر سپاس بۆ جەنابتان و سپاس بۆم دەرفەتە طبیعی عێراقیشێکە لە وڵاتە بەرهەمێنەکانی نەوت و تقریبا ڕێژەی لە 95 کۆی داهاتی بودجێ عێراق بودجێ گشتی عێراق لە نەوتەوە سەرچاوەگرێت و دابینەکرێت وە هەر بەرزبوونەوە نزمبوونەوەیەکی نرخی نەوت لە بازاڕە جیهانەکانە بەڕاستی کاریگەری ڕاستەخۆی هەیە لەسەر بودجێ عێراق و بودجێ عێراق ئەخاتە ژێر فشاری نرخی نەوت لە بازاڕە جیهانەکاندا. ئەوەی کە ئێستا ئەمە دەبینین ئیمساڵ خۆشبەختانە بۆ خەڵکی عێراق بە شێوەیەکی گشتی و هەرێمی کوردستانیش بەڕاستی کە ئەمیش بەشێکە لە عێراق و احتیمادی سەرەکی لەسەر نرخی نەوتە. نرخی نەوت کاریگەریەکی زۆر ئیجابی هەبوو لەسەر داهاتی گشتی لە عێراقدا لەسەر بودجی گشتی لە عێراقدا کە یەکەمین جارە لە 100 ساڵی ڕابردووە کە عێراق نەوت بەرهەمێنێت و نەوت هەناردە ئەکات. یەکەم جارە بەڕاستی ئاستی داهاتی نەوت بەو شێوە گەورەیە بێ بۆ بودجێ گشتی عێراق و کە تاوەکو ئێستا لە سەر و 100 ملیار دینار زیاتر دۆلار عەفو بودجێ دەستکەوتووە داهاتی گشتی دەستکەوتووە لە فرۆشتنی نەوتەکەیەوە. باش هەرچەنە ئەمە ناشتێتە چارچێوەی ئەختیساس و تایبەتمەندی بوارێکی جەنابەتەوە بەڵام بەرزبوونەوەی نرخی نەوت کە لە کاتێکا بە دۆلار مامەڵی پێوە دەکرێت لە بازاڕەکانی جیهاندا کاریگەری لەسەر هاتنەناوە و بەکارهێنانی دۆلار لە ناوخۆی عێراقدا نابێت کاریگەری لەسەر ئەم بەرزبوونەوەی نرخی دۆلاریش نابێت کە لە بازاڕی عێراقا هەیە. بەڵێ طبیعی هەموو بڕیارێکی سیاسی کە لە عێراقا دەدرێت تایبەت ئەو بڕیارە ئابووریانەشی کە ئەدرێت بە تایبەتی تریش دوای ئەوەی کە حکوومەتی تازەی عێراق بە سەرۆکاتی محەممەد شیع سوودانی کە دەست بەکار بوو کۆمەڵی ڕێکاری ئابووری گرتە بەر بوو ئەوەی کە بتوانێت ڕێگری بکات لەو بەهەدەردانە زۆرەی دۆلاری عێراق کە مانگانە دەچۆ دەرەوە کە تقریبان بە پێی داتایە کە من بینیم عێراق سەر و 245 میلیۆن دۆلاری مانگانە ئەڕۆشت بۆ وڵاتەکانی دراوسێ ئەچوو بە تایبەتی تریش بۆ ئێران کە ئەچوو ئەمە ژوای کردووە کە بڕیارێکی سیاسی لە دەروی عێراق کە ئەمریکیەکان سەرپەرشتی دەکەن بۆ عێراق هاتووە کە دەبێت ئەم ڕێکارانە چارەسەر بکات ڕێگەی چوونە دەرەوەی دۆلاری عێراقی بەڕاستی کە بەشێکی زۆری داهاتی نەوتی عێراق لەم ڕێگەیەوە دەچوە دەرەوە کە چاکسازیە بکات لەم بوارەدا و ئەو بکە حکوومەتی عێراق ئێستا کۆمەڵێک لە ڕێگەی بانکی ناوەندی و کۆمەڵێک ڕێکاری گرتوۆتە بەر بۆ حواڵەی دۆلار بۆ دەرەوە و هەروەها ئەو بڕە دۆلارێکی کە ئێستای خاتە بازاڕەوە بۆ بازاڕی ناوخۆی عێراق بڕێکی کەمە و بڕی حواڵەکەشی هەر بڕێکی کەمە وای کردو کە کاریگەریەکی گەوری هەبێت لەسەر ئاستی بەرزبوونەوەی نرخی دۆلار لە بازاڕی عێراقا بە شێوەیەکی گشتی و هەروەها دەشبینین کە لێکەوتی ئەم بڕیارانەیش ئەم بڕیاری کە بانقی مرکزی عێراقی گرتوێتێ بەر کاریگەریکی گەوری هەبووە لەسەر نرخی تمەنی ئێرانی کەوای کردووە نرخی تمەن بەرامبەر بە دۆلاری عێراق بە شێوەیەکی زۆر بەرچاو دابەزێت و ڕقەمێکی مێژووی بەڕاستی پێوانە کردووە کە گەیشتۆتە 4 میلیۆن تمەن بەرامبەر بە 100 دۆلاری ئەمریکی کە ئەمانش بەڕاستی هەمووی پەیوەندی هەیە بۆ فشارانەی ئەمریکا لەسەر حکوومەتی نوێی عێراقیەتی بۆ ڕێگرتن لە چوونی دۆلاری ئەمریکی بۆ ئێران کە بەڕاستی ئێران احتیمادێکی زۆر گەوری لەسەر ئەو ڕێژە زۆری دۆلار بوو کە ڕۆژانە دەستیەکەوت لە ڕێ عێراقەوە و احتیاجاتی مالی خۆی ڕۆژانە پێجەبەجێ دیارە دیسان هەر لە نێو بڕیارەکانە کە بەسەر نرخی دۆلار و دیناردا هاتووە هەر دیسان هەوڵاتیانی عێراق بوونێتە قوربانی لە بەرامبەر ئەو سیاسەتی کە حکوومەتی عێراق لە ڕابردوو لە ئێستاشدا دەیگرێتە بەر. بەڵێ بەتەکیت باش کاک بەهجەت دوایتر دەگەڕێمەوە سەر پرسی داهات بەڵام لەسەر ناو چوارچێوەی پرسی تایبەت بە نەوت هادەمێنمەوە.
کۆی لێکدانەوە ئابوووریەکان بۆ ساڵی داهاتوو چی دەڵێن لەسەر گۆڕانکاریەکان تایبەت بە خستنەڕووی نەوت و وزە بۆ بازارەکانی جیهان و لە نێو عێراقدا گۆڕانکاریەکان چۆن دەبێت؟ بەڵێ طبیعی ئەگەر ئێمە لە مانگی دەوە سێرکەین دوای ئەوەی کە لە مانگی تقریبەن ئابە وردە وردە نرخی نەوت بە شێوەیەکی بەردەوام دابەزیە خوارەوە و نرخی نەوت دابەزینی زۆری تۆمار کرد کە لە هاتە ژێر $100 و هاتە خواردنەوە دۆلاریش بەڕاستی کە ئەمە وای کرد کە جارێکی تر ئۆپێک پڵس بە ڕێژەی بەرهەمهێنانی نەوتی وڵاتانی ئۆپێک پڵسا بچێتەوە و بڕیارێک بدا کە هەتاوەکو کۆتایی ساڵی 2023 2 ملیۆن بەرمیل ڕێژەی بەرهەمهێنانی وڵاتانی ئۆپێک پڵس دابەزێنێت و ڕێژەی بەرهەمهێنان کەم کاتەوە کە تاوەکو ئاستێکی زۆر بەرزیش وڵاتانی ئۆپێک پڵس پابندیان کرد بەو بڕیاری ئۆپێک پڵسەوە ئەمە ژوای کرد کە نرخی نەوت تۆزێک بەرز بێتەوە ئەگینا نرخی نەوت زۆر زیاتریش دابەزی لەمە ئێستا کە هەیە بەڵام ئێستا وای کرد تقریبا نرخی نەوت لە نزیکەی $75 بۆ $80 لەو نرخەدا جێگیر بکات و بەپێ هەموو پێشبینەکانیش کە هەیە بۆ ساڵی داهاتوو ئەگەر بێت و ئەم کاریگەری کۆڤید-19 کە ئێستا لە وڵاتی چین بە شێوەیەکی بڵاو ینی ڤایرۆسەکە بڵاو بۆتەوە جارێکی تر وە لە جارێکە دووبارە سەری هەڵداوەتەوە کە وای کردو کە حکوومەتی چینی کۆمەڵی ڕێکاری تەندروستی و کۆمەڵێک کەرنتینە بکات و کۆمەڵێک ئەم ڕێکارە تەندروستیانێک کە ئەوش گرتوێتە بەر بۆ ڕێگری لە بڵاوبوونەوەی ئەم ڤایرۆسە وای کردووە کە لێکەوتی ئابووری زۆر گەورەی هەبێت لەسەر نرخی نەوت چونکە وەکو دەزانین چین یەکێکە لە وڵاتە ئابووری بەهێزەکانی جیهان و هەموو بڕیارێکی چینیش بەڕاستی کاریگەری زۆر گەوری هەیە لەسەر نرخی نەوت لە جیهاندا بۆیە ئێستا دەبینی بەهۆی ئەو کاریگەریانەوە نرخی نەوت تقریبان تۆزێک دابەزیە بەڵام ئەگەر بێت و ئەم ڕێکارانە کەم بکرێتەوە لە ساڵی 2023دا پێشبینیە کرێت کە نرخی نەوت نزیک ببێتەوە لە $100 جارێکی تر نزیک بێتەوە بە $100 و چونکە بوژانەوەیەکی گەوری ئابووری لە جیهاندا چاوەڕێکرێت بۆ ساڵی 2023 ڕوودات ئەگەر بێت و ڕێکارەکانی کۆڤید-19 تۆزێک شل بکرێتەوە تۆزێک کەم بکرێتەوە نرخی نەوت بوژانەوەی زیاتر بینێت. کاریگەری لەو بڕیاری کە ئێستا جنابە باس کرد لەو بڕیاری ئەندامانی ئۆپیک پڵس دەبێت لەوەی کە دووبارە ئەو بڕێکە کەم کراوەتەوە زیادی بکەنەوە بۆ ساڵی ئایندە خۆی بەپێ ئەو دوایین کۆبوونەوەی ئۆپێک پڵس ئەنجومەنی وزاری ئۆپێک پڵس کە کۆبوونەوە بڕیاریاندا کە کۆبوونەوەی داهاتویان لە مانگی 6 ساڵی داهاتووە ئەنجام بدەن و پێشتر هەر مانگێک جار بوو دوای کردیان بە 2 مانگ ئێستا کردویانە بە مانگی 6 ساڵی داهاتوو بەڵام ئەمان ئەگەرێکیشیان داناوە بۆ ئەوەی کە ئەگەر بێت و نرخی نەوت گۆڕانکاری بەسەراهات لە بازاری جیهانە بە زیادبوون یاخود بە نزمبوونەوە بتوانن جارێکی تر کۆبنەوە و وەکو خۆشیان بڕیارەنداوە لە مانگی شوباتی داهاتووە کۆبوونەوەیەکی تر ئەکەن بۆ جارێکی تە هەڵسەنگاندنەوەی نرخی نەوت لە بازارە جیهانەکانە ئەگەر هاتوو نرخی نەوت دابەزینی زیاتری تۆمار کرد ئەمان بتوانن جارێکی تر ڕێژەی بەرهەمهێنان لەو 2 ملیۆن بەرمیلێش کە دایانناوە کەمتری بکەنەوە بۆ ئەوی کە نەیەڵن ئەو کارەساتی کە لە ساڵی 2020 بەڕاستی کە بەسەر نرخی نەوتە هاتوو کە بینیمە نرخی تەکساس بۆ نێگەتیڤ 37 دابەزی کە لە مێژووی نەوتە شتیوا ڕووی نەدابوو نێڵن ئەم کێشانە دروست ببێت و بە بازاڕی نەوت چۆنەڕێ ئیستیقرارێتێکی بۆ بجارنەوە بۆیە ئەوان دایانناوە لەگەڵ هەر ئەگەرێک لەگەڵ هەر گۆڕانکاریەک کۆبوونەوە بکرێت و وەجارێکی تر پێداچوونەوە بکرێت بە ڕێژەی بەرهەمهێنانی وڵاتانی ئۆپێک پڵسدا. باشە کاگەجەت دەمەوێت وردە لە نێو باسەکان و پرسیینەوتەوە چەند پرسیارێکیش لەسەر داهات بکەم بەڵام بەر لەوە ئەمەیە بزانم گۆڕانکاری لە نرخی نەوت و خستنەڕووی زیاتری نەوت بۆ نرخی کە جێگیر دەکرێت و وڵاتانی ئەندام لە ئۆپێک پڵس تێیدا بەشدارن و بڕیاری لێ دەدەن چ کاریگەری کە وڵاتی عێراقی یەکێکە لە وڵاتانی کە بەشدارە و بڕی پێویستنەوە دەخاتە بازارەکانی جیهان چ کاریگەریەکی لەسەر داهاتی عێراق دەبێت لە ڕێگەی نەوتەوە وەکو باسم کرد لە 1995 کۆی داهاتی عێراق لە ڕێگەی نەوتەوە لە 105ەکانی تری کە ئەمە داهاتی نانەوتیە و پێوەستە بە داهاتی ناوخۆ و گومرگ و ئەمانەوە ئەم لە 1995 ئێستا بۆ نمونە لە مانگی 12 ئیمساڵە کە نرخی نەوت تقریبا هاتووەتە خوار
$80 و فترێکی زۆر لە خوار $80 بوو و نەوتی عێراقیش بۆ حکومەی کە API نەوتی عێراق لە نەوتی برنت کەمترە و هەر API-یەکی نەوت تقریبا نزیکەی $2 بۆ $3 نرخی نەوت دابەزێنێت و نەوتی عێراقیش بە شێوەیەکی گشتی بە تایبەتی نەوتی سووکی بەسڕا تقریبا لە دەوری 36 دا API-یەکەی یعنی بە ڕێژەی ئەتوانم بڵێم نزیکەی $7 بۆ $8 لە خواردنەوەی لە سعری برنتەوە ئەفرۆشرێت. ئەمە ژوای کردووە کە پێشبینی ئەکرێت بۆ مانگی 12 ئیمساڵ داهاتی کۆی داهاتی نەوت لە عێراقا بگاتە نزیکەی $7 میلیارد کە ئەمە بۆ یەکەمین جارە لە ساڵی 2022 داهاتی نەوتی عێراق بەم شێوەی ئێستا دابەزێتە خوارەوە پێشتر بینیمان تاوەکو نزیکەی $11 میلیارد ڕۆشت ئێستا هاتوۆتەوە خوار $7 میلیارد کە ئەمە لە مانگی ڕابردوش لە مانگی 11 بەڕاستی کەمترە کە مانگی 11 8 میلیارد بوو ئێستا زیاتر دابەزێت بەهۆی کاریگەری نرخی نەوت لە بازاڕە جیهانیەکاندا و ئەم کاریگەریش بەڕاستی کاریگەریەکی نێگەتیفی هەیە لەسەر داهاتی گشتی عێراق وا دەکات کە داهاتی گشتی عێراق بە شێوەیەکی گشتی دابەزێتە خوارەوە و حکوومەتی عێراق دەبێت بەڕاستی ڕێگە چارەیەک بگرێتە بەر بۆ ئەوەی کە بتوانێت چۆن تەعامل لەگەڵ ئەم واقعە تازەیە کات بتوانێت چۆن ئەو داهاتی کە دەستیەکەوێت بەرامبەری بکات بەو خەرجانەی کە ڕۆژانە خەرجەکە. کەواتام حکوومەتی کە ئێستا بەسەرۆکایەتی محەممەد شیع سوودانی و بە دیاریکراوی وەزارەتی دارایی عێراق ڕوبەڕووی ئەرکێکی خۆش دەبێتەوە لەم ساڵدا بەهۆی ئەم کەمبوونەوەی داهات لە ڕێی داهاتی نەوتیەوە بە دڵنیایی زۆر هینی دەبێت ینی چۆنەڵی کێشەی گەوریان بۆ دروستە بێت بە تایبەتی لە عێراقی شاگەری ئەمە سێری بکەین نزیکەی 4 ملیۆنی و بەزم و چەخۆری کۆمەڵایەتیانەیە کە هاوڵاتی بە حسابی ئەمانە لە ژێر خەتی هەژاریەون و ئەبێ موچیان بۆ دابین کات کۆمەڵێک نەفقاتی زۆریان هەیە ینی لە عێراقیشا ڕێژەیەکی زۆری ئەو داهاتی ڕێکخراو نەبووە بە شێوەیەکی ڕێکخراو نەبووە و هەروەها ئەو داهاتە زەبەلاحەی نەوتیش کە بەڕاستی لە ساڵی 2022 کە دەست وڵاتانی بەرەمێنی نەوت کەوتو لە ناویشانە دەست عێراقیەوە بەڕاستی عێراق نەیتوانی وەکو پێویست مامەڵەیەکی دروست لەگەڵ ئەمە دابکات تەنها چەند شتێکی کرد بەڕاستی یەدەگی بانکی ناوەندی عێراقی تقریبا گەیشتەنەوە $6 میلیارد و هەروەها ئاڵتونیش تقریبا نزیکەی گەیشتە 130 تن ئاڵتون کە ئێستا احتیاطی ئاڵتونی عێراقەوەندێ بەڵام نەیتوانی ئەم داهاتە زۆری نەوت کە هەیەی بتوانێت بیکا بە سەرچاوی داهاتی تری پێ بکات سەرچاوی داهاتی تر لە گەشت و گوزارە لە کۆمەڵە سێکتەری تری ئابوووریە واتە نەیتوانی تەنەوە بکات بە سەرچاوەکانی داهات و تەنها ئەو داهاتیشی لەنەو دەستیەکەوت بە شێوەیەکی بەرفراوان بۆ ئەو نەفقاتە تەژغیلیانی خۆی کە هەیەی ڕۆژانە خەرجەکرد و بەڕاستی ئەمەش زیانێکی گەورەی داوە لە بودجێ عێراق. باشە کە دەڵێن نەوت دیارە نەوت مشتەقاتی پێکاتی دیکەی هەیە حکوومەتی عێراقی چۆن توانیوێتی مشتەقات و پێکاتەکانی دیکە و نەوتیش لی سوودمەند بێ بە جۆری دیکە بتوانێت بژانەوەی ئابووری تێدا بکات. بەڵێ ئەوەی کێسا حکوومەتی عێراقەتی لەو بەرهەمەنەوتیانەی کە هەیەی هەتاوەکو ئێستا بعنی بەشی ناوخۆی عێراق تەواو ناکە لەگەڵ ئەوەی کە بۆ نمونە پاڵاوگەی کەربەلا کەوتەوە ئیش کە پاڵاوگەی بێجی بە سەلاحەدینێک و دووسێشی و بەڕاستی خستیەوە ئیش بەڵام ئێستا ئەمە وای کردووە کە عێراق ڕۆژانە تقریبا نزیکەی 15 ملیۆن لیتر بازینش تاوەکو ئێستا هاوردە بکات واتە ئەو سەرچاوی بەرهەمەنەوتیەکان کە هەیەی تاوەکو ئێستا ئیکتیفای زیاتی خۆی ناکات بەشی ناو خۆی عێراق ناکات ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم حکوومەتی عێراقیش تقریبا سوودێک لەو نرخی بەرهەمەنەوتیانە ینی سوودێکی وای لێ دەست ناکەوێت کە ئەیفرۆشێت لەبەر ئەوەی کە بە سعرێکی مەدعوم ئەیفرۆشێت و ناتوانێت بە سعرێکی گران بفرۆشێت هەرچەندێک ئەم بڕیاری دعمی سوتەمەنی حکوومەتی عێراق لەلایەن بانکی نێودەوڵەتیەوە تاوەکو ئێستا بانکی دەولیەوە تاوەکو ئێستا جێگەی ڕەخنە بووە کە حکوومەتی عێراق جاری وایە داوای قەرزەکە حکوومەتی عێراق داوای هاوکاریەکات و لە کاتێکیشا کە خۆی دعمی سوتەمەنیەکات دعمی سوتەمەنی هاوڵاتیانەکات واتە ئەو سەرچاوی داهاتی کە حکوومەتی عێراق لە بەرهەمەنەوتیەکانی ناوخۆ دەستی ئەکەوێت بەڕاستی کەمە و سەرڕای ئەوەش دەبێت ڕۆژانە 15 ملیۆن لیتر بنزین لە دەرەوەی عێراق بە سعری گران بۆ نمونە بە $1 بکرێت
بە 450 دیناری ئەم پارەی عراقی بیفرۆشێتەوە بە هاوڵاتیان کە ئەمانش هەر هەمووی بەڕاستی لەسەر کواڵیتی ئەمانە لەگەڵ ئەوەی کە لە ناوخۆدا هەیە فەرقێکی وای هەیە کە جیاوازیەک بێت کە بڵێ خراپە ئەوانی پەیوەندی بە کوالیتیەکەوە نییە پەیوەندی هەیە بە سعری بە بۆرسی عالەمیەوە چونکە لە بۆرسی عالەمیە بۆ نمونە دەوترێت بنزینی سعری بنزین بەم سعرە دەفرۆشرێت ئەو کاتە لەبەرەوەی کە نرخی نەوت لە جیهاندا بە شێوەیەکی گشتی بەرزە ئێستا بۆیە ئەمەش کاریگەری هەیە لەسەر بۆرسەی جیهانی بۆیە حکوومەتی عراق کە لە دەرەوە بۆ نمونە لە تورکیا خود لە ئێران ئەم ڕێژە بنزینە دەکرێت یاخود غاز ئێستاش کە تاوەکو ئێستا بەڕاستی بۆ بەرهمێنانی کارەبا لە عێراقا پشتی بەستۆ بۆ غازی کە لە ئێرانەوە ڕۆژانە هاوردەیەکات ئەمانە وای کردووە بەڕاستی کە بە سعری بۆرسەی جیهانی بنزین و غاز بکرێت و بە سعری مەدعوم بیداتەوە بە هاوڵاتیان ئەمەش بەڕاستی کاریگەریەکی گەوری هەیە لەسەر کۆی داهاتی عێراق کە ڕۆژانە بۆ ئەو بابەتە خەرجیەکەن. باشە کاک بەهەجەت زۆر جارەمە لە هاوڵاتیانەوە دەبیستین ئەڵێن نرخی نەوت چ گۆڕانکاریکی بەسەردابێت هاوڵاتیانی عراقی لێ سوتمەند نابن لە کاتێکدا ئێستا بینین لە سەرانسەری جیهاندا بە شێوەیەکی مرکزی سوتەمەنی دەگاتنەوە ماڵەکان و دابەشکاریەکی گونجاو و ڕێکخراوی بۆ کراوە ڕەنگە بە فیڕۆدانیشی گەل لە ڕێگەیەکی مرکزیەوە بێت کەمتر بێت بۆچی نرخی نەوت و سوتەمەنی چەندێک بەرز بێتەوە لە بازارەکانی جیهاندا لە ناوخۆی عێراقدا داناوبەزێت بکرێ زیاتر بەرزە بێتەوە وەکو ئێمە بێت دوو شجاکەینەوە لە یەکتری هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە ئێمەش بەشێکین لە عێراق و لەگەڵ هاوڵاتیانی ئەو ناوەڕاست و باشووری عێراق تەبی ئەوان سوودمەندە بنلی لەبەرەوەی کە تاوەکو ئەم ساتێش کە من لەگەڵ جەنابتا قسەکەم لەوێ لیترێ بنزین بۆ نمونە بە 450 دینارە بە مەدعوم بنزین نەوتی سپی بە هەمان شێوە بتڵێک غاز بە 5000 دینارە کە لای ئێمە بە 8000 یعنی هەتاوەکو ئەم دقەیە حکوومەتی عێراق ڕۆژانە دامی سوتەمەنیەکە بۆ هاوڵاتیان بە هەموو جۆرەکانیەوە هاوڵاتی بە شێوەیەکی چۆنەڵێ بەردەوام ئەم سوودەی لێ وەرەگرێت بەڵام هاوڵاتیانی عێراق سوود لە چی نبینن سوود لە باقی داهاتەکانی تری نەوت نبینن بۆچی لەبەر ئەوەی کە ئەو باقی داهاتی تری کە لە نەوتی کە لە نەوتەوە دەسەکەوێت ئەو داهاتە گەورەیە کە لە نەوتە دەسەکەوێت ئەمانە بەڕاستی گەندەڵێکی زۆر گەورە هەیە لێ گەندەڵێکی منەظەم هەیە کە لە ناو سێکتەرەکانە لە ناو وەزارەتەکانە بە شێوەیەکی زۆر منەظەم ئەوش بەهۆی ئەو خەسخەسەی یاخود بەهۆی ئەو محاسەسەی حیزبیەوە کە هەیە لەوێ پشکێنەی حیزبەکان کە هەر حیزبێک وەزارەتێکی وەرگرتووە ئیتر داهاتی ئەم وەزارەتە ئەدۆشێ بۆ خۆی بەڕاستی و بەکارێنێ بۆ کاری حیزبی خۆی پرۆژەکان وەکو پێویست خەڵک سوودی لێ نابینن پرۆژەکان ناگاتە دەستی هاوڵاتیان یعنی ئێستا ئێمە دەبینین بۆ نمونە ئەوەی فاو لە فاوەوە چەند ساڵ هەتاوەکو ئێستا لەگەڵ شەریکەیەکی کۆریا گرێبەستیان کردووە تەسەور کە ئیم ساڵ هیچ ئیشێکی تیان نەکراوە لەبەر خاتری و ئێڵێمە پارەمان نییە ئەو پرۆژە ئیملاقی بۆ عێراق پێتەواوکەین بۆ بەندەری فاو یعنی چی منتەقیتیا 2 ملیار و نیو دۆلار نەتوانن دابین کرێت ئەڵێ ئەمە شێوە بودجەکەی جیاوازە لە بودجەکانی تر یعنی ئەمانە وای کردووە کە ئەو ڕۆتینە گەورەیە ئەو گەندەڵێ گەورەی کە لە ناو حکوومەتی عێراق هێوای کردووە کە بەڕاستی هاوڵاتیان لە داهاتەکانی تری نەوت کە بەکارێنرێ بۆ سێکتەرە جیاوازەکان بەڕاستی سوودی لێ نەبینن بەڵام ئەوەندەیە ئەو سوتەمەنی و ئەو گاز و بنزین و ئەو سوتەمەنیانەکە هەنە بە سعرێکی پشتیوانی کراو هاوڵاتیان ڕۆژانە دەستیانەکەوێت باشە ئەماکەمە دوا پرسیار کاگوەجێت پێتان وایە کە لەم حکوومەتەی عێراقدا بتوانرێت بە شێوەیەکی کونجاوتر داهاتی نەوتی کۆ بکرێتەوە و چۆنێتی ئەو پشکێنەی کە باسە لێو کرد کەم بکرێتەوە بە شێوەیەکی گونجاوتر داهاتەکان ڕێک بخرێتەوە دابش بکرێتەوە وەزارەتەکان ئەوە پەیوەندی هەیە بۆ پرۆژە یاسایی کە ئێستا حکوومەتی عێراقی ئامادەی کردووە بۆ بودجەی ساڵی 2023 ئایا تاوەکو چەندێک هێشتا نەچۆتە پەرلەمانیشە لە لای حکوومەتە ئایا ئەم حکوومەتی عێراق چۆن مامەڵە لەگەڵ داهاتی گشتی ئاکا لە ڕێگەی ئەم یاسایەوە چونکە ئەگەر هاتوو هەمان شێو کۆپی حکوومەتەکانی پێشووتری خۆی بێت کازمی و پێش کازمی ئەمانە بەڕاستی هەر هەمان شت و هەمان گەندەڵی بەردەوامە بێت بەڵام ئەگەر هاتوو حکوومەتی عێراق توانی لەم پرۆژە یاسایی کە ئێستا ئامادەی کردو بینێرێتە پەرلەمان لە ساڵ لە مانگیەکی داهاتووە چۆن ئەڵێ ئەمە سەنگی مەحەکە بۆ تەقییمکردنی بۆ هەڵسەنگاندنی ڕۆڵی حکوومەتی نوێی عێراق بە سەرۆکاتی محەممەد شیع سوودانی تاوەکو بزانێت
چەندێک ڕازگویە لەگەڵ بەرنامەکەی خۆیان و تاوەکو چەندێک حکوومەتی عێراق بەڕاستی جددیە لەوەی کە چاکسازی بکات لە سێکتەرەکانیە لە سێکتەرە خزمەتگوزارەکانە لە داهاتەکەیدا کە گەورەترین خاڵی جەوهریە بۆ کۆکردنەوەی داهاتێکی زیاتر بۆ کۆکردنەوەی سەرمایەکی زیاتر بۆ حکوومەتی عێراق چونکە گەندەڵی گەورە لە داهاتە تاوەکو خەرجەکان بەڕاستی کەوتوتەوە سەر ئەو پرۆژەیە کە بزان چەندێک چاکسازی تیا کراوە و بزان چەندێک حکوومەتی عێراق جددیە لەوەی کە خزمەتگوزاری بۆ هاوڵاتیانی عێراق دابین کات ماوەتەوە سەر ئەو پرۆژە یاسایە کە دەچێتە پەرلەمانی عێراق. بەڕێز بەهجەت ئەحمەد چابووریناس زۆر سوپاس مامەدەوە زۆر سوپاس بە جەنابتان.